سەبارەت بەو پرۆژە گرنگە بەڕێز کارزانادی سەرۆکی شارەوانی هەولێر لە ستودیۆ لەگەڵمان میوانە کا کارزان سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن. ئەم هەموو پرۆژەی حکوومەت یاریمی کوردستان لە ماوەیە دەستی پێکردووە پرۆژەی زۆر گرنگن. ئەم جارە باسی پشتنی سەوزاییەکەین بۆ شاری هەولێر وردەکاری ئەم پرۆژەیە چۆنە؟ بەڵێ سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم سوپاسی جەنابی سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان بکەین هاوشانی پرۆژە استراتیژیەکانی شاری هەولێر وەکو هەژماری منە و پرۆژەی ڕووناچیە پرۆژەی ئاوی فریاگوزاری خێرا لە شاری هەولێر بڕیاردرا بە جێبەجێکردنی پشتێنەی سەوزی شاری هەولێر بەخۆی سەلامەتیت بەڵێ سەلامەتی بەدڵنیایەوە ئێمە دەتوانین پرۆژەی پشتێنەی سەوز بە دووری 2 کیلۆمەتر لە شەقامی 150 مەتر یاخۆ دەتوانین بڕین 12 کیلۆمەتر لە سنتەری شاری هەولێرەوە دوورە کە بە درێژی 85 کیلۆمەترەوە پانتایی 2 کیلۆمەتر کاری لەسەر دەکرێت. بە خۆشحالیەوە شاری هەولێر خاوەنی ماستەر پلان بۆ لە ساڵی 2002 و لە کابینەی نۆمی حکوومەتی هەرێمی کوردستان کە زیاتر لە 3 ساڵە کار لەسەر هەموارکردنەوەی ماستەر پلانی شاری هەولێر کراوە و نوێنەراتی هەموو ئەندامان لە نوێنەرانی هەموو وەزارەتی حکوومەتی هەرێمی کوردستان تێدا ئەندام بوونە بۆیە ئێستاش کە بڕیاردرا بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە بەدڵنیاییەوە لە 2 زۆنی پشتێنەی سەوزکاری لەسەر دەکرێت. زۆنی یەکەمیان ئەی1 بەشی یەکەم ئەی1 بەشی دووەم و ئەی8 کە زۆنی هەشتەمە کاری لەسەر دەکرێت. باش گرنگی بۆ شاری هەولێر چیە؟ ئێمە پشتێنەی سەوز هەمومان دەزانین ئەو گۆڕانکاریانەی کەش و هەوای تەواوی گۆی زەوی گرتوێتەوە بە تایبەتەی کاریگەریەکانی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕا زیاتر بە دیار کەوتووە بەدڵنیاییەوە جگەلەوەی ڕێژەی سەوزایی زیاد دەکاتن کاریگەری لەسەر کەمبوونەوەی پلەی گەرما دەبێتن هەروە دەبێت تا ڕێگریکردن لە کەمکردنەوەی یاخود کەمکردنەوەی خۆڵبارین جگە لەمانە بەدڵنیاییەوە کاریگەرێکی باشی دەبێت لەسەر بەرزکردنەوەی ئۆکسسیجین لە هەوامان وە کەمکردنەوەی دوان ئۆکسیدی کاربۆن. ڕێژەی سەوزاژ لە شاری هەولێر بە خۆشحالیەوە بە جێبەجێکردنی تەنها ئەو بەشەی دەتوانێت بڵێن نزیکەی 105 زیاد دەکاتن بە تەواوبوونی تەواوی پرۆژەکە نزیکەی 125 ڕێژەی سەوزای لەوەی کە هەمانە دێتە سەر بەدڵنیاییەوە هەموو کات دەڵێن ئێمە هەنگاونان بەرەو شارێکی مۆدەرینیان ژارێکی ژینگە دۆست بەدڵنیاییەوە بە ڕێژەی سەوزاییەکان بەدڵنیاییەوە دەگەین ئەو ستاندەرە هەرە لە پێشینەکان دوای تەواوبوونی تەواوی پشتێنەی سەوزای. ئێمە پارساڵ هەمومان دەزانین ژینگەی هەولێر زۆر جاگلەی لێ دەکرات لەسەر ئەو ژینگەی هەولێر بەڵام بە خۆشحالی ئەو ساڵ کە دەبینین بە تاوبوونی پرۆژەی ڕووناچی تەواوکردنی ئەو ڕێکارانەی کە سەرپێ ئەو شوێنانێک کە پابەند نەبوونەوە بە تەواوبوونی ئەو پرۆژە بەدڵنیاییەوە قۆناغێکی زۆر پاش دەچینە پێش جگە لەمانە حەزم لێ لەوەش بەرچاوڕوونی بدەم ئەو دارانەی کە دەچێندرێت بە تەواوەتی لەگەڵ کۆمەڵێک کەسانی شارەزا ئەو ڕۆژ بەڕێستان ئەوانەیە ئەگەدار بوون کەسە یۆنانی هاتبوون کە فحوساتی هەموو ئەو مادانەی کە پێویستە بۆ نمونە زۆری خۆڵەکە ئاو هەوا زۆری ئاوەکە پێمان دەڵێن ئەو ژینگەی هەمانە ژینگەی ئەو خاکەی هەمانە خاکەکی زێرە لەوەی بە هەمومان بتوانین بە جێبەجێکردنی پرۆژە یاخۆ بە تەواوبوونی پرۆژە هەموو تاکێکی کورد بە تایبەت خەڵکی شاری هەولێر شانازی پێ بکەن دەتوانین بڵێن ناویلێنین سیەکانی شاری هەموو جار ئێمە پارچ ساما بەڕەحمانێکەکە لەو پارکە گەورانێک کەمان شانەز بە تەواوبوونی پرۆ بەدڵنیاییەوە کارێکی تریش زۆر باش دەکەوتە ناو شاری هەولێر. دەمەوێت بەرچاوڕوونیش لەو بابەتە بدەم کە ئەو هەش زۆنەی پشتێنەی سەوز باز لێ دەکەین بەشێکیان پۆلین کراوە تەنها لە بۆ ئەوی بتوانین دارستانی چڕی تێدا دروست بکرێت بەشێکیان دەتوانین سوودی لێوەربێت لە بۆ شوێنە گەشتیاریەکان هەم ڕێژەی سەوزای هەموو داریوت هەمیش لە بۆ چاڵاکی گەشتیاری ڕۆژەکە لە کێوە دەست پێکا و کوێ هەولێرەگرێتەوە. ئێمە وەکو باسم کرد چاردەوری شاری هەولێرە بەگشتی هەموو بەگشتی چاردەوری شاری هەوە وەکو چۆن شەقامی 120 مەتری 150 مەتری دەسوڕێتەوە بە هەمان شێوە پشتێنەی سەوزی لە چاردەوری شاری هەولێر دەسوڕێتەوە. باشە پرۆژەی کۆڕنیشی هەولێر چۆنەوەکەی دەست بە ئێمە بە سوپاس وەزارەتی دەتوانین بڵێن دوای فەرمانی جەنابیان و ڕاستپاردەی جەنابی وەزیری شارەوانی و گەشتوگوزار بەڕێز پارێزگاری هەولێر زۆر زابیر لەوە کرایتەوە کە چۆن بتوانین کا لەسەر ئەوە بکەین ئاوێک لە ناو سنتەری شاری هەولێر. زۆر جار ئێمە لەگەڵ خەڵکاندا هاوڵاتیانی خۆمان دانش بازەوە دەکەن کە شاری هەولێر تەنها ئاوی نوخستانە بۆیە نووسینگەی جەنابی سەرۆکی حکوومەت لەسەر هێڵە لەوەی دەریاچەیەکمان هەیە کە دەکەوێتە سەر شەقامی 150 مەتری دەکەوێتە پشت شاوێسی بۆیە ئێمە ئێستا دەتوانین ڕێکارێکی زۆر باشمان لەو بابەتە ڕێکاری لە ڕووی یاسایی هونەریەوە کاری پێویستمان ئەنجام داوە دوای دەرچوونی ئەو دەریاچەیە بەدڵنیاییەوە دوو
دەتوانم لێن ڕێڕەوی ئەو بە ڕۆژهەڵات و بە ڕۆژ ئاوادا زیادە بتەوە ئەوەی ڕۆژهڵات ئێمە ئێستا وەکاری لەسەر دەکەین کە درێژەکەی نزیکەی 25 کیلۆمەتر دەبێتن ئەو ئاوی پێدا دەڕوا جگە لەو دەریاچە گەورەیە دوو دەریاچەی تریشمان دەبێتن یەک لە تەقاتوعی ڕێگای 120 متری ڕێگای هەولێر کەرکوب ئەوەکەی تریان لە تەقاتوعی ڕێگای هەولێر مەخمۆر دەبێتن بە دڵنیاییەوە ئەمەش کاری لەسەر دەکرێتەوە لەگەڵ چەندین کۆمپانیای ناوخۆی مناقەشە کراوە ئێستا ئێمە بەشێکیان بە هەمانجیلانە پەیوەندیدارەکان بەڕێوەبەراتی ئاوەڕۆی هەولێر و بەڕێوەبەراتی ئاودێری هەولێر و بە هەمانجی لەگەڵ بەڕێز زەنای پارێزگاری ئێمە وەکو باسمان کرد بە دڵنیاییەوە بڵێن ئێمە بڕێک بە سەرحی قسە بکەین دروستکردنی و گرفتەدارایەنان حکوومەتی ڕۆڵانەیە بڕێک ئێمەی سس کرد بۆ بەڵام لە گەیانی خزمەت گوزاریەکان ڕانەوەستاوین ئەوە دەبینین شەقامە سەرچیەکان دروست دەکرێت و هەمومان ئەو پرۆژانە استراتیجینە هەمومان دەبی شانازی پێ بکەین بە دڵنیایەوە ئێمە بە هیوای ئەوەی لایەندێکی زۆر نزیکدا بتوانین جێبەجێ بکەین بەڵام پارکەکان چیلیات ئەو پارکانی کە لە هەولێر ئەمان بەنسبەت پارکەکانیش ئەوە بوو پارساڵ بە بتوانم بڵێن بجەکەی لە نووسنگی جەنابیان پارێلۆ تەرخان کرا بوو تەقاتوعی شەقامی 150 مەتری ڕێگای هەولێر شەرق قڵاوە پیرمان کە تەواو کرا کە ئەویش نزیکەی 3 میلیار و 700 میلیۆن دینار بوو لەکە نزیکە لەسەر ڕووبەری 6.9 دروست کرا هاوشەوەی وی لە تەقاتوعی شەقامی 120 مەتری کە ئەمەش هەولێر مووسڵ بوو کە دەکان نزیکەویش لەسەر هەش ڕووبەری 2.2 سەوزایی کرا و بە گوژمەی نزیکەی 3 میلیار و 400 میلیۆن دینار بوو پارکی ڕەشچین کە دەپێتە یەک لەو پارکە جوانانەی شاری هەولێر کۆمەڵێک سێکتەری جیاوازی وەکو مەلعەب و شوێنی ڕاکردن و نافورەکی زۆر گەورە پێشکە بیداتی دەستمان پێکرد دەمانتوانی بڵێن یەکەم نافورەیە لەسەر ئاستی عێراق بەڵام لەوانە ئێستا ئیدکەوە خەریکە دروست بکرێتن بگەوتە دووەمیان سێم لەسەر ئاستی عێراق ئەو لە ڕووی ئەو نافورەی کە دروست دەکرێت ئەویش باوش ئێوە نزیکەی بە گوژمەی 15 میلیار و 367 میلیۆن دینار دروست دەکرێت هاوشانی وانە ئێمە بەردەوامین لە گەیاندنی خزمەت گوزاریەکان بە تایبەت ئەوانەی کە تەسیری لەسەر ژینگەی دەبێت وڵا خۆیشی باشەکەن کاکارزان بەرە وەرزی بارانباری نەڕێن تا چەند ئامادەکاریتان کردووە بۆ پاکردەوەی ڕێڕەواویەکان چکە زۆر جارە گیرێ کێشە بۆ هاوڵاتی دروستەکە وڵی ینی ساڵ نییە سیارەیە و خەڵکاوی تێنەچێت ئەمە لە شاری هەولێر دەزانین ئەو فراوان بوونەی کەم لە ماوەیەکی کورتدا بەخۆی بینی بە دڵنیاییەوە کێشەی لە ڕووی ئاوەڕەوە لە بۆمان دروست کرد و بەڵام بە سوپاسەوە بە فەرمانی زەنابیان ڕاستەوخۆ سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان کە بەردەوام لەسەر هێر بۆ لەگەڵمان لەوەی چیتر قبول ناکرێت ئێمە لافە بەڵام ئەتوو بڵێ مستحیلە لافە ڕوونەداد ئەمە لە وڵاتە پێ ئەو باڕێ نییە لە بۆ ئەوەی ئێمە بڵین وڵا لافە ڕوو دەدامە سەبەبەکێ بەڵام ئەوانەی کە دەبنە ڕێک کو دەبنە سەبەبەگلەوەی لافاو ڕوودایان کۆکردنەوەی ئاڕوودا ئێمە بە خۆشحالیەوە هەموو ساڵان هەموو تیمەکان بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتی ئاوڕۆ بەڕێوەبەراتی ئاودێری کەندەکان خاوێن دەکرێتەوە سەری ئینلێتەکان و کۆمەڵێک پرۆژی ستراتیزی کاری لەسەر دەکرێت بۆ ئەوی بتوانین ئەو مەترسیان خۆت ئەو شوێنانێک کە مەترسی کۆبوونەوەی ئاویان تێدا هەبووە کەم بکرێتەوە بۆ نمونە ئەمە دەتوانم لە ساڵی 21 نزیکەی 65 زوێمان هەبوو کە مەترسی کۆبوونەوەی ئاویان تێدا هەبوو بەڵام بەگەیاندن و یان بە چارە سەرکردنی کێشەکان دەتوانم ئێستا کەمتر بوویتەوە لە 7 شوێن لە 8 شوێن ینی بە ڕێژێکی بەرچاو زۆر کەم بیتەوە ئەو شوێنانەش بە دڵنیا و دیراستمان لەسەر کردووە و لە سەر لەوەی بتوانین بۆ جەچیلۆ تەرخان بکرێت جێبەجێ بکرێت جگە لەمانە فەرمانی زەنابیان لەسەر 35 پۆنت قەرار درراوە کە دروست بکرێت ئەوانەش کاریگەریەکی نەک تەنها لەسەر لافە بەڵکو لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی سەرچاوی ئاوە لە ڕووی بەرزبوونەوەی ئاوی ژێرزەوی هەموو ئەوانە تەسیراتیان لێ بە دڵنیایەوە ئەوەی لە تواناماندا بوو و ئەوەی پێمان کرا و درێخینێکرا و هەموو بە هاومەنجی هیوادارین ئەو ساڵیش بارانێکی بەڕەحم ببارێت بتوانین بار ئەو ساڵ وەکی پارساڵ نەبیت کە پارساڵ بارانێکی زۆر کەم هیوای ئەوەی ئەو ساڵ بارانێکی زیاتر باش کاکەرزان هیچ پرۆژێکی کاتیان درێژخایەنتان هەیە بۆ وەرزی زستان وەرزی بارانباری بە دڵنیاییەوە نەک تەنها بەنسبەت وەرزی بارانبارین ئێمە وەکو حکوومەت پلانی درێژخان و کورتخانە پلان درێژخان ئەوەیە کە بتوانین چەندی ساڵ بەردەوامی تێدا پلانی کورتخانەکان ئەوانەی سەبارەت بەڵێ کاتیە و یاخود چارەسەرکردنەکان لۆ نمونە ئەمە زۆر جار داوا لە کاسبکارانیش دەکەن کە هۆکارەکەن لە بۆی ئەوەی لە شەقامەکان ئەو کۆ دەوت بە تایبەت برایانمان ئەوانەی کە کاری دەستی دەکەن یاخود لەسەر ئارەبانەکان ئەو پاشماوانێ هێنە لەسەر ئیلێتەکان چاڵی ئاوەرگرتنەکان فرێ دەدەن زۆردان دەبنە گرفت لە بۆمە ئێمە تیمەکان ناچار دەبن بچن ئەو هەموو شوێنە خاوێن بکرێت لۆی بە هیواینەوەی
هاوڵاتیانی هاوکارمان من لە فڕێدانی پاشماوەکان لۆی بتوان ئێمە ئەم تیمەکانیشمان ئەرچیان ئاسانترکەین ئیشاءالله ئەو ساڵێکی بە بەرەکەت لە ڕووی بارانەوە بە هیوای هیچ بەبێ زیانێک بەڕێ بکەین. دواکەین و بە هیواین بەڕێز کارزان هادی سەرۆکی شارەوانی هەولێر سواز بامەدەمەنی بەڕێستان بەخێن سەرچاوان کارزان دەستیان خۆش.